ئامارەکانی توشبوانی نەخۆشی شێرپەنجە کە لە نەخۆشخانەی هیوا تۆمار کراوە نزیکەی 15% دانیشتووی سنووری ئیداری گەرمیانن. دکتۆر ئەنوەر شێخە پسپۆڕی نەخۆشەکانی شێرپەنجە لە نەخۆشخانەی هیوا کە خۆی بە باوکی شێرپەنجە دەناسێنە دەڵێت چارەسەرەکان لە نەخۆشخانەکەیان مای دڵخۆشیە و باسیش لەوە دەکات چارەسەرەکانی ئێمە هەمان چارەسەرن کە لە وڵاتە پێشکەوتەکانی جیهان هەیە. مناسب بە بۆنەی هەبوونی خستەخانەی هیوا و نەخۆشخانەی هیوا نەتایجمان زۆر باشیانی بڕۆبێ نەتایجەکانمان لە تەکساس باشترێکات لەبەرەوەی نە ئەوەیە بچن ڤیزە وەرگرن ناوەیە پارە سەرفکان هەموو شتێکیان بۆکەین. من باوکی شێرپەنجەم پێڵن لێرە ینی ئەوەی کەم لە حەزم کردووە بەرەو زۆربوون ناچێت. پزیشکێکی پسپۆڕی هەمان نەخۆشیش دەڵێت ڕێو شوێنەکانی خۆپاراستن لەو نەخۆشیە لەلای حکوومەتە و هەم لە لای خودی خەڵکیش خۆیەتی پشتبەستن بەو ئامارەش بە پێویستی زانی حکوومەت لە گەرمیان هەنگاوی جددی بنێت بۆ کردنەوەی سنتەری چارەسەری نەخۆشی شێرپەنجە. ئێمە ئەوەیە زانی بە نزیکەی لە 15 نەخۆشەکان کە هێنە نەخۆشخانەی هیوا لە ناوچەی گەرمیانەوەوانێت کە پێ ئەمە بەڕاستی پێویستیکی تەواوە کە سنتەری پێشوە دابنرێ کە پێویستە یەکێکە لە هەنگاوە سەرەتایەکان بۆ بنپڕکردنی نەخۆشی شێرپەنجە. بەرپرسانی تەندروستیش لە ناوچەکە نایشارنەوە توشبوانی شێرپەنجە لە ناوچەکە زۆر سەردانیان دەکەن بەڵام نەبوونی سنتەر و پزیشک و ئامێروای کردووە هیچ وەڵامێکیان بۆ ئەو توشبوانە نەبێت هەر بۆیە بە ناچاری ڕەوانەی شاری سلێمانیان دەکەن. لە ڕاستی ئەو ئامارە ئێمە ناتوانین بڵێن 100% وایە چوو ئامارەکە لای ئێمە نییە بەڵام بەدڵنیایەوە ژڕێشەکە زۆرە چکە دێنە لای ئێمە کە دێنە لای ئێمە گلەی و گازندە لە هاتوچۆی ئەم ڕێگە دوورە ئەکەن ماگەنە بە ڕێی سلێمانیە بە ڕووی سەرفی مادیەکەی لە زۆر ڕۆ بۆ سلێمانی. شێرپەنجە نەخۆشیێکی کوشندەیە و ساڵانە سەدان کەس لە جیهان بەهۆی ئەو نەخۆشیەوە ژیان لە دەسەدەن. لە کوردستانیش ئەگەرچی خەڵکانێکی زۆر دووچاری ئەو نەخۆشیان بەڵام نەخۆشخانەی هیوا و ئومێدی ژیانی بۆ گەڕاندوونەتەوە. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.